ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەنابەرانە بێگومان وەگەزانین کە لە هەموو دنیاە ئەو وڵاتی کە زۆر ئەو بارەی کە هەیەی ئاسایی نەبێت لەبار نەبێت بۆ دانیشتوانی ناوچەکەی دانیشتوانەکە ڕوبەڕووی ئەوە بنەوە کە بچنە وڵاتێکی تر کۆچ بکەن بۆ وڵاتێکی تر و لەوێ جێبەجێ بنجا ئێمە ئەمڕۆ لە تەوەری یەکەممانە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەین گفتوگۆ لەسەر ڕۆژە جیهانیەکە ئەەکەین و هەروە گفتوگۆ لەسەر ئەو ئەەکەین کە ئەو بافانە چین کە لە کاتێکە کۆچبەران لە وڵاتی خۆیانەوە ئەچنە وڵاتێکی تر پێویستەکان لەلایەن وڵاتەکەی ترەوە ئەو مافانەیان پێ بدرێت. بەوردی گفتوگۆ لەسەر تەواوی ئەم بابەتانە ئەەکەین و کەمێکێش گفتوگۆ لەسەر ئەوە ئەەکەین کە لە لای خۆمان بە چ ڕادەیەکە کۆچکردن هەر هاوشێوەی بەداخەوە ڕەنگە لە ماوەی ڕابردووە ئەم بابەتە ببوو بە دیاردە زۆر ئەبێنراجا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەوە ئەەکەین با بزانین لە ئێستاشا هەر بە هەمان شێوازە هەر خەڵکی لای خۆمان کۆچ بۆ وڵاتانی دەرەوە ئەکا گفتوگویەکی چڕپەر لەسەر تەواوی ئەم بابەتانە ئەەکەین بە میوانداری بەڕێز ئاری جەلال کە بەڕێزیان سەرۆکی دەستگای لوتکەوت بۆ کاروباری ئاوەرە و پەنابەران فەرموو کاگاری. بخير سلااو لە بێ کاگاری بەخێر بەخێر بێ سەرچان فەرموو بەیانی باش کاگاری بەخێر بێ سەرچان کاگاری با هەر لە ڕۆژە جیهانیەکەەوە دەست پێ بکەین کە ڕۆژێکی هاوشێوی ئەمڕۆکە دانراوە بۆ پەنابەران ئامان چی بۆ لەوەی کە ئەم ڕۆژیان داناوە گرنگی ڕۆژێکی ئاوا کە دانراوە بۆ پەنابەران بە شێوازێکی گشتی خۆی لە چیا ئەبینێتەوە. بەڵە دیارە ئەمڕۆ 20 حوزێران 7 ساڵ تێپەڕە بێ بەسەر ڕاگەیاندنی جارنامەی کۆڕبەندی جیهانی مافەکانی پەنابەران دیارە لە جنێف ئەم کۆڕبەندە ڕێک خراوە لەلایەن وڵاتانی بە تایبەتی ئەوروپاوە سەرجەم وڵاتانی جیهان دیارە ئەم مناسبێ زیاتر لە 100 وڵاتی جیهان بە بەردەوامی بەرز ڕاگیرێت وە زیاتر لە 1 هەفتە چالاکی جۆرا و جۆر تایبەت بە داخوازی و داواکاری پەنابەران وە لەلایەن ڕێکخراوە پەیوەندیدارەکان تایبەت بە پەنابەران لە سەرانسەر وڵاتانی جیهان ڕێک ئەخرێت و ئەنجام ئەدرێت. هەرێمی کوردستانیش دیارە چەند ساڵەکە بێ بەشدار بووە لەم بۆنەی تایبەت بە پەنابەران دیارە 4 بۆ 5 ساڵە بێت لەلایەن دەستگای لوتکە بۆ کاروباری ئاوەرە و پەنابەران ئەم یادە بە چالاکی جۆرا و جۆر لەسەر ئاسی هەرێمی کوردستان ڕێگەخرێت و بە فیستیڤال و کەرنەڤاڵی جیاواز ساڵانی ڕابردوو پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارکی ئازادی بە هاوبەشی لەگەڵ زۆرێک لە ڕێکخراوە ناوخۆییەکان و هاوکات ڕێکخراوە نێودەوڵەتەکان چالاکی ئەنجام دراوە تێیدا نمایشی کار و چالاکی پەنابەران و ئاوارەکان ئەوانی کە دانیشتووی هەرێمی کوردستان لە ئێستا لای هەمان ڕوون و ئاشکرا دیارە هەرێمی کوردستان بەدەر نییە لە ئاوارە و لە پەنابەران هاوشێوەی وڵاتانی ئەوروپا دیارە لێرە ئێمە هەم پەنابەری ڕۆژ ئاوای کوردستانمان هەیە کە لێرە نیشتەجێن و پەنابەری ڕۆژهەڵاتی کوردستانمان هەیە و ئاوارەی ناوخۆی عراقیشمان هەیە. جا کاک ئاری بە شێوەیەکی گشتی بۆ پەنابەران پێویستە کاکە چی بکرێت ئەمان مافیان چییە؟ بەڵە دیارە پەنابەر کۆچبەر ئەمانیش وەکو هەر هاوڵاتێکی دیکە پێویستە بەلە بەرچاوگرتنی ژیان و گوزەرانیان هاوکار و یارمەتی دەریان بن لەلایەن هەج وڵاتێکەوە دیارەوە ڕێکەوتنەشکە لەلایەن وڵاتانی ئەوروپا بە تایبەتیوە کەواژوو کراوە بۆ ئەوەیە کە وەکو هاوڵاتی و هاونیشتیمانی ئەو وڵاتە تەماشا بکرێ بەڵام بەداخەوە ساڵ بە ساڵ وە سات بە سات وڵاتانی ئەوروپا پاشەکشەیەکەن لە داواکاری و داخوازی پەنابەران ئەگەر چی هەتاوەکو ناوەڕاستی ساڵی 2016 لەلایەن وڵاتانی ئەوروپاوە بە شێوازێکی باش و بە تایبەتی لەلایەن هاوڵاتیەکانیانەوە بە دروشمی بەخێربێن پێشوازیان لە پەنابەر ئەکرد لە کۆچبەر ئەکرد لەلایەن وڵاتانی ئەوروپا و ڕێژەیەکی بەرچاوتوانیوانە داوانامی مافی پەنابەری بەدەست بێنن بەڵام بەداخەوەکو باسم کرد لە دوای لە ناوەڕاستی ساڵی 2016ەوە وەرگرتنی مافی پەنابەری لەسەر ئاسی وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی قورستر و سەختتر بۆەوە پێویستەکە پەنابەر کۆچبەر کاتێک لە هەریەک لە وڵاتانی ئەوروپا داوانامی مافی پەنابەری پێشکەشەکات ئەبێت بتوانێت بە بەڵگەوە بیسەلمێ کە لە وڵاتەکەی خۆی ژیانی لە مەترسیایە
و ئەو کات قۆناغ بە قۆناغ وەڵام بە داواکاری و داخوازیەکانی ئەگرێتەوە. جا کاگاری ئەمە باسمان لە پەنابەرانی ناوچەکانی خۆمان کرد کە ئەگەر بچنە وڵاتێکی دەرەوە بەداخەوە کە ڕەنگە مافەکانیان کەمی کردبێت لە ئێستا لای خۆمان چی ئێستا لە وتەکاندا ئاماژەت بۆ کرد کە ئێمەش خەڵکی پەنابەر لە لای ئێمەش ئەژی لای ئێمە چی ئێمە ئەم مافانە هەتا چۆن ئەدەین بۆ خەڵکانی کە ڕوو لە وڵاتەکەی ئێمە ئەکەن کە ڕوو لە کوردستانی ئێمە ئەکەن و بە شێوازێکی باش مامەڵیان لەگەڵەکرێن. بەداخەوە لە هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو پێشێلکاریانی کە لەلایەن ئایا دەسەڵاتەوە یا هاوڵاتی بە بەرامبەر بە داواکاری و داخوازی پەنابەر و ئاوارە ئەکرێت کە ئاواری ناوخۆی عراقە لەم وڵاتەیە بەڵام ئەتوانین بڵێن لە ئێستاە بۆ پێکێمە زۆرێک لە میوانەکانمان بیانی بوونە لە ماوەی ساڵانە ڕابردووەوە سەردانی کەمپ و کەمپەکانی ئێران کردووە ڕەوش و بارودۆخی پەنابەر و ئاوارە لێرە لە هەرێمی کوردستان لە هەندێک لە وڵاتانی بەڵقان باشترە لە ڕووی دابینکردنی شوێنی نیشتەجێبوون و ئەو هاوکاریانی کە لەلایەن ڕێکخراوە و دەوڵەتەکانەوە پێشکەش بە ئاوارە و پەنابەر ئەکرێت دیارە ئەوانیش کۆمەڵە کێشە و گیر و گرفتی تایبەت بە خۆیانیان هەیە بەڵام بەراورد بە وڵاتانی بەڵقانوەکو باسم کرد ئەوان زۆربەی زۆریە سێمە ڕێژەیەکی بەرچاومان هەیە لە هاوڵاتی عراق و لە هاوڵاتی وڵاتانی دیکە کە ڕویان لە وڵاتانی ئەوروپا کردووە بۆ ماوەی درێژخان لە کەمپ و لە گرت و خانە داخراوەکانە ماونەتەوە بەڵام ئەمە لە هەرێمی کوردستانە بە هیچ شێوەیەک نەبووە یعنی هەچ پەنابەرێک وی هەچ هاوڵاتێکی عراقی کە هاتبێت بە هیچ شێوەیەک دەست بەسەر نەکراوە بۆ ماوەی درێژخایان ڕاستەوخۆ لەلایەن ئیدارەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە کەمپەکانە دانراون یا ڕێژەیەکی بەرچاومان هەیە کە متەفەریقەن لە ناو شار و شارۆچکەکانە بە خۆیان نەتوانن وەک هەر هاوڵاتێکی دیکە کار و کاسبی و کەسابەتی خۆشیان بکەن و لە گەڕەکەکانە نیشتەجێبن بەدەر لەوەی کە لە کەمپەکانە بوونیان هەیە. زۆر باشە جا لەو ژمارەی کە لە هەرێمی کوردستانەوە بەرە وڵاتانی دیکە کۆچیان کردووە تەبعاً هەندێکیان لانێن لە ڕێگای ئێستا گیریان خوارد بێت بۆ نمونە ئێستا لانێن ژمارەیەک هەلێنێ ئەو کەسانەیە کە لە وڵاتی یۆنان ماونەتەوە ژمارەیەکی کورد ئێمە ببینین کە بەڕاستی گیریان خواردو لە بارودۆخێکی زۆر زۆر خراپە بەسەرابن ئەمە وەک یەکێک لە وڵاتانە نمونای هێنەوە کە ئێستا لانێ ژمارەیەکی بەرچاوی پەنابەری کوردی تابێ ئێوە واتە ئەو لاینانەی کە لە کوردستانە ئیش و کاری پەنابەرانیان لە ئەستۆ گرتووەوە خزمەتیان ئەکەن ئێوە چی ئەکەن بۆ ئەو پەنابەرانە تا چەند هەڵتانداوە کاگاری بۆ نمونە دۆخەکە بۆ ئەوان لە وڵاتانەیە لە ڕێگەی نەتەوەی گرتوەکانەوە بێت لە ڕێگەی لایەنی پەیوەندیداری دیکە لە ئاستی نێودەوڵەتیا بێت دۆخەکان بۆ ئاسانتر بکەنەوە بۆیان شایستەی هەر نەبێ ژیانێکی سادە و ساکاری مرۆڤانەیان بکەن. بەڵە بە دڵنیا دیارە دەستگای لووتکە بەردەوام بۆ لە هەوڵ و تێکۆشان و بێ سلیمێنەوە لە هەچ شەوە کارەکە هات بێت هەز بەربەرز تێبێت کە هات بێتە بەردەم کار و چالاکیەکانی ئێمە بەردەوام تێکۆشان دیارە داواکاری و داخوازی پەنابەران و بە تایبەتی و کۆچبەرانی کە لە وڵاتانی بەڵقانان و لە کەمپەکانان زۆر زۆر لەوە قورسترە و سەختترە کە دەستگای کۆک ئێمە بتوانێت سەرجەم داواکاری و داخوازیەکانیان بێنێتە دی وڵاتێک وڵاتێکی یۆنان و یەکێتی ئەوروپا ناتوانێت بچێتە ژێر باری ئەوەی کە بارودۆخ و ژیانی ئەو پەنابەرانە بەرەو باشتر بکە بەڵام ئەوەی کەکەوێتە لای ئێمە کۆمەڵە فەقرەی یاسایی هەیە کۆمەڵە بابەت هەیە کە پێیوەستە بە ئێمەوە بۆەوەی کە بە زووی تێپەڕبن لەو مەرحەلانە زۆرمان هەبوو لە گرت و خانە دەست بە سەرەکانە بۆ ماوەی درێژخان ماونەتەوە بەهۆی نەبوونی بەڵگەنامەوە کە بەڵگەنامەیان پێنەبوو دیارە ئێمە توانیمانە بە شێوەیەکی زۆر خێرا بە هاوکاری سەفارەت و کۆنسولگەرەکانی عراق بەڵگەنامەکانیان بۆ پشت ڕاستکەینەوە لە باری ئەمنیەوە پێیان ڕابگەێنین بە وڵاتانی ئەوروپا کە ئەمانە هاوڵاتین و کۆچبەری نایاساین هاتوون داوانامی مافی پەنابەری پێشکەش بکەن نەک خوانەخواسە کەسانێک بوون کە هەڵهاتووی دەستی دەوڵەتەکان بن با بڵێن بە تۆمەتی تیرۆر ئەم بابەتانە چکە لەلایەن وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی ورد لێکۆڵینەوە کرا بۆیە زۆریکیش لەو پەنابەرانە کۆچبەرانە دەست بەسەر ئەکرن بۆ ماوەی درێژخایان لەو مەرحەلانە زۆربەی زۆری ئەوەی ئێمە توانی بێتمان تێمان پەڕانوەوە زۆری هەبووە داوای هاوکاری ئەوەی کردو کە بگەڕێتەوە بۆ وڵات دیارە بە هەمان شێوە ڕێنمایی کراوە لەلایەن ئەم موسسەسیەوە بەدەر لەوەش دیارە لە ڕێگەی کۆچ و هات و نەهاتا بەداخەوە دەیان و سەدام ڕووداوی تراژیدیا لە ماوەی ساڵانە ڕابردوو ڕووی داوە دیارە زیاتر لە 430 کەسمان ئێمە لەم ڕێگایە بە
شێوازی جۆرا و جۆرەوە لە ڕێگای جیاوازە لە ڕێگای وشکانی و هاوکات لە ڕێگەی دەریایی گیانیان لە دەستداوە دیارە ئەم دەستگایە توانوێتی تەرمی سەررجەم ئەو پەنابەرانی کە بوونی هەبووە بیگەڕێنێتەوە بۆ عێراقەوە بۆ هەرێمی کوردستان بە ڕادستی کە سوکارەکانیان کاتەوە لە نزیک ئەوان بە خاک بسپێرەوە ئەوانەشی کە تەرمیان بوونی نەبووە و دۆسیەکانیان لای ئێمە بەکراوەی ماوە بۆی کە هاوکار و یارمەتی دەری کە سوکارەکانیان بین چارەنووسێکیان بۆ دیاریکەین کە پێیان ڕابگەین. بەڵێ باش کاک ئاری بەپێ ئەو ئامارانی کە بەڕێستان لاتانە لە کاتێکا کە پەنابەران لە دەرەوەی کوردستان و لە ناوخۆی کوردستانی خۆشمان باسەکەین ئێستا بەس کاتێک کە لە دەرەوەی کوردستان ڕوبەڕووی گرفتێکە بنەوە ڕوبەڕووی کێشەیەکە بنەوە تا چەند بە شێوازێکی باش ئەو کێشە و گرفتانیان لەلایەن حکوومەتی ئەو وڵاتەوە بۆ چارەسەر ئەکرێت تا چەند بە چاوێکی ئینسانیانەوە سەیریان ئەکرێت هاوشێوەی دانیشتوانی ناوچەکە خۆیان وڵاتانی ناوچەکە خۆیان ئەمە تا چەند بە شێوازێکە کە باش بێت کە شێوازێکی ئینسانیانە بێت لە مامەڵەکردن لەگەڵ ئەو پەنابەرانی کە لە وڵاتێکی دەرەوەی کوردستانەژێ مەبەستە وڵاتانی ئەوروپا بەڵێ بە دڵنیای دیارەوەکو باسم کرد هەتاوەکو ناوەڕاستی ساڵی 2016 بۆ پێی کە لێشاوێکی بەرچاو لە هاوڵاتیانی عراقی و هەرێمی کوردستان ڕویان لە وڵاتانی ئەوروپا کرد بە دەر لە عێراق و هەرێمی کوردستان دیارە لە سووریا و لە زۆرێک لە وڵاتە عەرەبیانە کە جەنگ و پشێویت یا بۆ لە ماوەی ساڵانە ڕابردوو ڕویان لە وڵاتانی ئەوروپا کردو لۆدێکی زۆر لەسەر وڵاتانی ئەوروپا هەبووە وەک باسم کردە تا ناوەڕاستی ساڵی 2016 بە دروشمی بەخێربێن پێشوازی لە کۆچبەر و پەنابەر کراوە داوانامی مافی پەنابەری زۆر بە خێرایی پەسەند کراوە بەبێ زۆرێک لەو پەنابەرانە هەبووانی کێمە بەرتەڕەف بووین لەگەڵیانە لەسەر خەت بووینە بەبێت پێشکەشکردنی داوا یا بەڵگەیەکی سلمێنراو کە لە وڵاتەکەی هەڕەشە و مەترسی لەسرە توانیوانە داوانامی مافی پەنابەری بەدەست بێنن بەڵام لەم دوایانەشێکیشی ئەڵبەت کاگاری ئەگەڕێتەوە بۆی کە لە ئێستا ژمارەی پەنابەرەکانی ڕووی لە زیاد بوون کردووە ساڵی 2020 ئامارێکیان بڵاو کردوتیان هەتاکو کۆتایی ئەم ساڵە زیاتر لە 80 ملیۆن پەنابەر هەیە بەڵێ دڵنیایەوەکو باسم کرد لە سەرجەم جیهان و وڵاتانی عەرەبی و ئەم ناوچەی ئێمە ڕویان لە وڵاتانی ئەوروپا کردووە ڕێژەیەکی بەرچاو لێ بۆیە ڕۆژ بە ڕۆژ وڵاتانی ئەوروپا پاشە کشەکەن لە داواکاری و داخوازی پەنابەران و شێوازی مامەڵەکردنەکەیان ڕۆتیناتێکی زۆر زۆرە ئەچێتە بەردەمی پەنابەران و بۆ ماوەی زۆر درێژخایەن وەڵام بە داواکاریەکانیان نادەنەوە ئەگەر چی خۆیبێ لە مودەیەکی زەمەنی زۆر کەمە وەڵام بە داواکاریەکانی بدەیتەوە کە پەسەندە یا پەسەند نییە بۆیە ئەمان بۆ ماوەی 6 مانگ ساڵ 2 ساڵ ڕایانەگرن بەبێەوەی کە وەڵام بە داواکاری و داخوازەکانیان بنەوە و زۆرێک لەو پەنابەرانەمان هەیە بەداخەوە لە بەدەر لەم ساڵانی دواییکەیەتی بۆ ماوەی 20 ساڵ کە ژیان و گوزەرانیان لەوەیەوە مناڵەکانیان تەمەنیان سەر و 15 ساڵ و 20 ساڵە تاوەکو ئێستا وەڵام بە داواکاری و داخوازەکانیان نەدراوەتەوە زۆرێک لەو هاوڵاتی عراقیانەمان هەیە کە لە ژێر هەڕەشەی بە زۆر ناردنەوەن بۆ وڵاتەکانیان کە زۆریان تیا هەیە کە هیچ کەس و کارێکیان لێرە بوونی نەماوە سەرجەم کەس و کارەکانیان لێ بەڵام تاوەکو ئێستا داوانامی مافی پەنابەریان پەسەند لە کوردستانی خۆمان چی ئەو کەسانی کە لە لای ئێمە پەنابەرن ئێستا لێرە ئەم مافانە تا چۆن ڕەچاوەکرێت لە کاتێکا کە ڕوبەڕووی کێشەیە گرفتێک ئەبنەوە تا چەند لایەنە حکوومیەکان هەوڵ ئەدەن کە بە شێوازێکی مرۆڤانە سەیریان بکەن و کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەر بکەن. ئەو پەنابەرانی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە دیارە لە ڕووی نەتەوەی کوردن دیارە مامەڵە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان و دەستگا پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئاساییە بۆ پێیکەن ئێرەش خۆمان بەدەر لە نەتەوەی ئەمانی دیکەش کە عەرەبن عەرەبی وڵاتانی دیکە نین ئەوەی کە هەیە نسبێکی زۆر کەمە عەرەبی عراقیە بۆیە هەروەکو هاوڵاتیە وەکو من و تۆ ماف و حەق و امتیازاتی هەیە بەسەر ئەم وڵاتەوە و بە شێوازێکی یاسایی چەندین بۆ نمونە پەنابەری وڵاتانی تریش ئەبینرێت کە ڕەنگە لێرە بن ئیش بکەن لەگەڵ ئەوانە بە شێوازەکە بەڵێ ئەوە ناچێتە زمنی پەنابەر و زمنی کۆچبەرەوە کۆچبەر و پەنابەر ئەوانەیە کە بە شێوەیەکی نایاسایی یا لە دەرەنجامی جەنگ و پشێویەک ڕوو لە سنووری وڵاتێکی دیکەکەن ئەمانەی کە هەیە زۆرێک لەو کەسە بیانیانە بۆ ڕەخساندنی هەلی کار لێرە هاتوونەکە وڵاتانی نیپال و هندستان و پاکستان و ئەوانەیە ئەوانش بە شێوەیەکی یاسایی لێرە کارەکەن هەندێک ڕۆتیناتێەوە هەندێک کاروبار هەیە کە لەلایەن ئیقامە و نشینگە و دایری جیازات و ئەمانێ بە حاڵەتی ئاسایی تێپەڕە بن وەک
هەرێمی کوردستان وەک هیچ یەک لە وڵاتانی دیکەی ئەوروپانیە کە بە سەدان نەتەوە و بە سەدان هاوڵاتی وڵاتانی دیکە ڕووی تێ بکات وەک خۆت ئاماژەت پێکرد زیاتر لە 8 ملیۆن کەس کە ڕووی لە وڵاتانی ئەوروپا کردو کۆچبەر بوون و ئاوارە بوونەوە سەرجەم وڵاتەکانی گرتوتەوە بەڵام لە هەرێمی کوردستان ڕەنگە ڕێژەکان زۆر کەم بێ ئەوەی کە هەیە ئاوارە و پەنابەری دەرەوەمان هەیە کە بەنەتەوە کوردن و ئاوارەی عراقیمان هەیە کە هەروەکو هاوڵاتێکی دیکەی عراقی ماف و حەقی هەیە بەسەر ئەم کاک ئاری ئێستا جەنابەت باسی ئەوەت کرد کە بۆ نمونە تا 2016 بە دروشمی بەخێرهاتنی پەنابەرەکان ڕوبەڕوویان ئەبوونەوە پێشوازیان لێکردن بەڵام ئێستا دۆخەکە بەو شێوەیە نەماوە بەڵام بە شێوەیەکی گشتی چۆن نەکرێت دیدگاهێکی دروست لەسەر ئاوارەکان لەسەر پەنابەرەکان دروست بکرێت لە وڵاتانی کە ڕوویان تێکن ڕاستە زۆر جار ئاوارە کواڵیتی ژیان لانەی دابەزێنن چونکە ئەو خۆی فەقر و ناچاری و هەموو ئەمانە بەرەوکی گرتووە یاخود بۆ نمونە کێشە و نائەمنی و شەڕە کە بەرەوکی وڵاتەکەی کردو ئەمی ناچار کردو زۆر جار وانە کە بۆ نمونە ئەم بتوانێت ئاستی ژیانی ئەو وڵاتە بباتە سەرەوە هەر بۆیە دیدگای دانیشتوانی ئەو وڵاتە لەسەر ئەم کەسە دیدگایەکی باش و ئەرێنی نییە بە چاوێکی لانێ باشەوە سێری نەکەن چۆن بکرێت دیدگاهێک بۆ فەرهەنگێکی مرۆڤانە بۆ جوان لەبارەی پەنابەرەکانەوە دروست بکرێت لە هەموو شوێنێک بە کوردستانی خۆشمانەوە بەڵێ بە دڵنیا دیارەمە پێویستی بە کاری جددی و بە کارێکی پلانێکەکە لەسەر ئاستی نێودەوڵەتی کار بکرێت و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتی ئاژانسەکانی UN و هەروەها لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئاستی دەوڵەتان وەکو وەزارەتی کۆچ و کۆچبەران و بەڕێوەبەرایەتی پەیوەندیدارەکان کەمە کارێکی گشتی و کۆنفرانسێکی نێودەوڵەتی نێونەتەوەی لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپا بووە بە چەند جەلسەیەک جێبەجێ بکرێ بۆی کە هاوکار و یارمەتیدەری سەرجەم ئەو کۆچبەر و هاوڵاتی و پەنابەرانە بن کە هەر ناوێکی لێنی کە ڕوو لە سنووری هەج وڵاتێکەکەن کە لە دەرئەنجامی بارگرژیەوە جەنگ و پشێویەوە هاوکات هەرێمی کوردستانیش بە دەر نەبووە لەوەی کە لە ماوەی ساڵانە ڕابردوو لە نەبوونی لە کەمی خزمەتگوزاری و لە جەنگ و پشێوی کە ڕوویداوە لێرەوە نەبوونی هەلی کار بۆ گەنجانمان و دانەمەزراندنی دەرچوانی زانکۆ پەیمانگاکانمان کردوان لە وڵاتانی ئەوروپا کردو دیارە هیچ هاوڵاتیەک بەدەر لە هەرێمی کوردستان ئەگەر ناچار نەبێت ملی ڕێگەی هات و نەهات وە ژیانی کۆچبەری هەڵنابژێرەکە لای هەمومان ڕوون و ئاشکرا لە ماوەی ساڵانە ڕابردوو دەیان وە سەدان کەسمان هەبوو لە ڕێگەی کۆچ و هات و نەهاتا کە بەداخەوە گیانیان لەدەستداوە بێ سەر و شوێن بۆ سەرباری برسی بوون و سەرمابوون و ئەو ناڕەحەتی و نائینسانیانەی کە لەلایەن گروپ و باندەکانی ژەکرێ بەرامبەریان لە ڕێگەی کۆچی نایاساییە. کاگاری وەک کۆتا پرسیار بەپێی ئامارەکان ئەم ساڵی پێشتریش بە بەراورد لە ساڵانی ترە ڕێژەی کۆچکردن لە وڵاتی خۆمانەوە بە وڵاتانی دەرەوە زیادی کردووە کەمی کردووە لە چه ئاستەکە؟ دیارە لە ساڵی 2020 هەتاوەکو 2021 ڕێژەکە بەراورد بە ساڵانە ڕابردوو بە تاوەتی دابەزیەوە هۆکارەکەی بۆ ئەوە ناگەڕێتەوە کە بارودۆخ و ژیان و گوزەرانی هاوڵاتیان بەرەو باشێڕوان نەخێر بەداخەوە هۆکارەکەی تەنهاوەیە کە لە ساڵی 2020 بەهۆی ڕاگررتنی گەشتە ئاسمانی و زەمینەکان و بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دیارە هاوڵاتی کەمتر توانی خۆی بگەێنە بە وڵاتی تورکیا کە لێرەوە کۆچەکە بە شێوەیەکی یاساییە و لێوە دوای بە نایاسایی دەست پێەکات بەڵام لە سەرەتای دوومانگی بیداەتی ساڵی 2020 وە لە کۆتاییەکە زیاتر لە 34,000 هاوڵاتی خۆیانگەیانە بە وڵاتانی ئەوروپا و داوانامی مافی پەنابەریان پێشکەش کردووە و ئەم ساڵیش بە هەمان شێوە بە پێو ئامارانەی کە دیارە ئامار کاتی زۆری وێ هەتا بەدەستی ماگاتەوە بەڵام زیاتر لە 27,000 هاوڵاتی خۆیگەیانە بە وڵاتانی ئەوروپا و داوانامی مافی پەنابەریان پێشکەش کردووە. دەستەکان خۆش